بە ناوی خوای گەورە ئامادەبوانی بەڕێز بەیانیتان باش. لالا عەتا هیچ قسەی بۆ من نەهێشت، هەموو بەشێکی زۆری قسەکانی منی کرد، بەڵام خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەی تێکۆشەر و بەڕێز کۆبووینەتەوە لێرە لە پێنجوینی خۆشەویست تاکو و بەرنامەی هاوپەیمانی کوردستانتان پێشکەشکەین. بەڕێزان، ئێمە بەرەو ئینتیخاباتێکی زۆر مەسیری ئەڕۆین. ئەم ئینتیخاباتە بۆ پەرلەمانی عێراقە، بۆ ئەوەی ئێمە بتوانین باشترین و بەهێزترین نوێنەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بنێرین بۆ بەغدا، بۆ پەرلەمانی بەغدا، تاکو لە بەغدادەوە دیفاع لە ماف و شایستەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. من ئەزانم لەوانەیە بەشێکی زۆرتان لێرە گلەییتان هەبێ. دڵنیام کەم و کورتی هەیە، بۆ من نەهاتوومەتە ئێرە لە بەردەمی ئێوەی بەڕێز پەردەپۆشی هیچ کەم و کورتیەکتان بۆ بکەم، بەڵام ئەمەوێ بۆتان باسکەم کە ئەم هەڵبژاردنە چەندە گرنگە بۆ ئایندەی هەرێمی کوردستان. هاوڕێیان، هەڤاڵان، منەوە ساڵێک و نیوە هاتوچۆی بەغدا ئەکەم. هەموو لایەنە سیاسیەکانمان بینیوە، گفتوگۆمان لەگەڵ هەموو دام و دەستگایەکی معنی حکوومەتی فێدرالی کردووە و ئاگاداری گۆڕانکاریەکانی نێودەوڵەتی و ئەقلیمیشی. لەم 4 ساڵەی بێت کوردستان ڕوبەڕووی تەحەدیاتی گەورە ئەبێتەوە، تەحەدیاتی سیاسی، تەحەدیات و کێشە لەسەر ماف و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان، تەحەدیاتی ئابووری و دارایی، و بێگومان کە ئێمە لەم ناوچەیە ئەژین نابێ بێمنەت بین لە بەرامبەر تەحەدیاتی ئەمنی و سەربازیش. من ئەمە ناڵێم بۆ ئەوەی بتانترسێنم، ئێوە هەموو خەڵکی تێکۆشەر و ئازان و بە دوو قسەی ئاوها تووشی دڵڕاوکێ نابن. من ئەمەتان بۆ ئەڵێم تاکو لە بەرچاومان بێ کە چەند گرنگە ئێمە لە بەغدا وجودمان هەبێ، چەند گرنگە ئێمە لە بەغا نوێنەری بەهێزمان هەبێ، چەند گرنگە ئێمە لە موئەسەساتەکانی فێدرالیەوە کە پەرلەمانە، کە حکوومەتە، نوێنەرانی باشمان هەبێ کە بتوانن پارێزگاری لە قەوارەی هەرێمی کوردستان بکەن، لەو دەستورەی کە مافەکانی هەرێمی کوردستانی پاراستووە و لەو حەقانەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستانن. من لێتان ناشارمەوە ئاراستەیەک هەیە لە عێراق بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان، ئاراستەیەک هەیە لە عێراق بۆ سنووردارکردنی دەسەڵاتەکانی هەرێم و مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گۆڕینی دەستوری عێراقەوە، ئەو دەستورەی کە نەتیجەی ڕەنج و خوێن و ماندووبوون و عەزیەت و قوربانیدانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و سەرکردە مێژوویەکانمانە. ئەو دەستورە دەستکاری بکرێت دڵنیاتانەکەمەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نابێ. بۆیە پێویستە ئەم شەڕە لە سلەیمانی ناکرێت، ئەم شەڕە لە هەولێرەوە ناکرێت، ئەم شەڕە، ئەم بەرگریکردنە لە خاک و مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە یەک شوێ نەکرێت، ئەویش بەغایە، بە یەک شێوە ئەکرێت، بە ناردنی کەسانی لێهاتوو و نوێنەری باشی ئێوە بۆ پەرلەمانی عێراق. خۆشبەختانە ئەم ئینتیخاباتە جیاوازە لە ئینتیخاباتەکانی ڕابردوو. لە ئینتیخاباتەکانی ڕابردوو بە تایبەت لێرە و لە سلەیمانی و لە شارەزور و لە هەڵەبجە و لە ناوچەکانی ترە منافسەیەکی ناخۆشی نێو خۆی خۆمانمان هەبووە، شەڕەپەڕۆمانە کرد، دەنگەکانی خۆمانمان پەرد کردبوو، دەنگەکانی خۆمانمان بڵاو کردبوو. بۆمان دەرکەوت کە پەرد بین، کە بڵاو بین، لاوازین. کە لاوازین، هەرێمی کوردستان، سلەیمانیەکەمان، شارەزورەکەمان، هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینەکەمان ئەکەوێتە ژێر مەترسیەوە. بۆیە بڕیارمان داوە ئەمجارە لە ژێر چەتری هاوپەیمانی کوردستان کۆ ببینەوە، چونکە بە یەکەوە بەهێزترین، بە یەکەوە بین،
بەهێزتر ئەتوانین دیفاع لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین بە یەکەوە بین باشتر ئەتوانین دیفاع لە دەستوری عێراق بکەین بە یەکەوە بین باشتر ئەتوانین ڕێگری لەو تەحەدیاتانە بکەین کە ڕوبەڕوومانە بنەوە ئەم یەکبوونە جێی دڵخۆشیە بۆ من زۆر خۆشحاڵم کە لەژێر چەتری هاوپەیمانی کوردستان کۆبووینەتەوە ئەم هاوپەیمانیەتیە تەنها بۆ ئەم ئینتیخاباتە نییە ئەم هاوپەیمانیەتیە بۆ گەڕانەوەی ئارامی و سەکامگیریە بۆ ناو کۆمەڵگای ئێمە بەڕێزان ئێمە ئەم نوێنەرانە ئەنێرین بۆ بەغدا 4 ئامانجی سەرەکیان هەیە ئامانجی یەکەمیان پاراستنی ئەو یەک ڕیزیەیە بە یەکەوە بین بەهێزترین بە یەکەوە بین ئامانجی دووهەممان بپێکەین کە ئەویش دابینکردنی موچە و بودجەیەکی شایستەیە بۆ موچەخۆران و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بە دابینکردنی موچە و بودجەیەکی شایستە ئەتوانین ئەو خزمەتگوزاریانە بگەێنینە خەڵکی کوردستان کە شایستە بەشێکی زۆری ئەم کێشانە بەشێکی زۆری ئەم پێویستیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە بەغاوە چارەسەرەکرێن بۆ یەکە یەک ڕیز بین کە موچە و بودجەیەکی شایستە دابین بکەین بۆ خەڵکی کوردستان کە خزمەتگوزاریەکی باشترتان پێشکەش بکەین بێگومان بەرنامەی چوارهەممان بەدی ئەهێنین کە ئەویشەوەیە گەڕانەوەی سەقامگیری سیاسی سەقامگیری ئابووری سەقامگیری کۆمەڵایەتی بەو شێوەیەوە ئێمە کوردستانە پارێزین بەو شێوەیەوە ئێمە ئەتوانین گەشە بە کوردستان بکەین بەڵام ئەمە بە دروشم ناکرێت ئەمە بە مزایەدە ناکرێت ئەمە بە قسە و وعدی بریقەدار ناکرێت ئەمە بە قەرەباڵغی و کۆکردنەوەی جەماوەرێکی زۆریش ناکرێت ئەمە بە یەک تەریقە ئەکرێت ڕۆژی دەیدا هەمومان خۆمان کەسوکارمان خزمەکانمان دراوسێکانمان دۆستەکانمان ئەو کەسانەی کە ڕەنگ بێ لێمان عاجز بوو بن ئەو کەسانەی کە ڕەنگ بێ کەمێک دوورکەوت بێنەوە لە ئێمە هەمویان کۆیان کەینەوە هەر یەکەتان کە ئەزانم دڵسۆزی ئەم نیشتیمانە کە ئەزانم بەشێکی زۆرتان ئەبینم خەڵکی تێکۆ شەرم و قوربانیەکی زۆرتان داوە بە پێناوی ئەم خاکە هەنگاوێکی تر بە یەکەوە بە یەک دەنگ بە یەک ڕەنگی بە یەک دەستی ڕۆژی دەیدا بچنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەم جارە ئاسانمان کردووە بۆ ئێوەی بەڕێز 20 مڕەشەحمان تەقدیم نەکردووە کە واتان لێ بکە قەلەقی هەبێ و دەنگ بە کێ بدەین و دەنگەکانمان پەرت و بڵاو بن یەک کاندیدمان پێشنیار کردووە کە کاندیدی هاوپەیمانی کوردستانە کە ئەویش چرۆخانە بۆیە من هیوادارم چۆن جێی متمانەی منە هیوادارم جێی متمانەی یەکە بە یەکەی ئێوەش بێت و ڕۆژی دەیدا ئەم خاتونە بەڕێزە بکەن بە نوێنەری خۆتان تاکو لە پەرلەمانی عێراق لەگەڵ خوشک و برایەکانیەوە پارێزگاری لە ماف و شایستەکانی ئێوە بکەن من دڵنیام ئەم قۆناغێکی گرنگە قۆناغێکی سەختە ئەزانم بەڵام دڵنیام سەرەکەوین لەم قۆناغە و دڵنیاشم کە سەرکەوتین لەم قۆناغە بەرەو قۆناغی ترە ڕۆین بەرەو سەرکەوتنی گەورەترە ڕۆین بەرەو سەقامگیریەکی باشترە ڕۆین بەرەو خزمەتگوزاریەکی زیاترە ڕۆین بەرەو ئارامیەکە ڕۆین کە هەمومان تامەزرۆین بەڵام ئەمە دیسانەوە داواتان لێ یەکەم کە چوونە سەر سنووقی دەنگدان مەگەڕێن بە دوای ئارمە جوانەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان چکە نایبینن کە چوونە سەر سنووقی دەنگدان بە دوای مۆمەگەشاوەکەی بزوتنەوەی گۆڕان مەگەڕێن چکە نایبینن یەک لۆگۆ ئەبینن ئەم لۆگۆیەیە لۆگۆی هاوپەیمانی کوردستان ئەمە لۆگۆکەی ئێمەیە ئەمە لەسەر وەرەقەی دەنگدانەکەیە لە بیرتان بێت لەبەر چاوتان بێ خۆتان ئاشناکەن پێی ڕۆژی دەنگدان یەک کاندیدمان هەیە کە ئەم خاتونەیە یەک لۆگۆمان هەیە کە هاوپەیمانیەکەی خۆتانە هاوپەیمانیەکەی خوا لێ خۆش بوو هەواڵ مام جەلال و ڕەوان شادکاک نوشیروان مستەفایە هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و دووبارە بەخێر بن سەرکاو و سەرکەوتن بەدەستبهێنین